هونەرمەندی دیار و دەنگخۆش ئازیتا ئیبراهیمی یەکێک لە هونەرمەند و خانمە لاوە دەنگخۆشەکانە و خاوەنی چەندین بەرهەمە و زۆر جار لە ڕێتۆڵی کۆمەڵایەتی خۆیەوە بەشێک لە بەرهەمی کەڵە هونەرمەندان جارێکتر بە دەنگی خۆی ئەڵێتەوە پێشکەش بە هەوادارانێکە. لە ئێستاشدا نوێترین بەرهەمی خۆی کە بەرهەمێکی زۆر جوان و تایبەتە پێشکەش بە هەوادارانی خۆیەکە و لە ڕێتۆڵی کۆمەڵایەتی خۆشیەوە بەشێک لە بەرهەمەکەی بڵاو کردێتەوە. وەختە دقت بکەم یار نوێترین بەرهەمی خانمە هونەرمەند ئازیتا ئیبراهیمیە کە بە شێوەزاری لوڕی تۆماری کردو و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاو کرێتەوە و پێشکەش بە عاشقانەی دەنگی خۆی بکات. John